لا چوارەمین یاریەکانی قۆناغی دووەمی پاڵاوتنی هاوبەشی جامی جیهانی 2026 و جامی ئاسیای 2027 هەڵبژاردەی عێراق لە جاکارتای پایتەختی ئیندۆنیسیا بووە میوانی خاوەن ماڵ. لەگەڵەوەی شێرەکانی ڕافیدەین گەیشتن بە جامی نەتەوەکانی ئاسیا و قۆناغی سێمی پاڵاوتنی مۆندیالیان مسۆگەر کردبوو، بەڵام لە سەرەتای یاریەکەوە لە خاوەن ماڵ باشتر دەردەکەوتن. ئیندۆنیسیەکانیش پاڵ پشت بە خاک و هاندەران ناوە بەناوە هێرشیان دەکردە سەر گۆڵی عێراق، بەڵام نیوە یەکەم گۆڵی لە خۆ نەگەیرد. لا نیوەی دووەم یوسف ئەمین و عەلی جاسم هاتنە نێو یاریگا، گۆڕانکاریان بەسەر شێوازی یاریکردنی عێراق داهێنا. لە خولەکی 52 ناوبژوان لێدانێکی سزای بۆ عێراق ئەژمار کرد. ئەیمەن حوسێن بەسەرکەوتوی جێبەجێ کرد و شێرەکانی ڕافیدەینی بە گۆڵ یەکەم پێشخست. لە خولەکی 59 ئیندۆنیسیا گورزێکی دیکەی بەرکەوت، کاپنەکەی بە کارتی سوور کرایە دەرەوە لە یاریەکە. لە خولەکی 72 دووەم لێدانی سزا بۆ عێراق ئەژمار کرا، بەڵام ئەم جاریان ئەیمەن حوسێن سەرکەوتو نەبوو لە جێبەجێکردن و لە دەستیدا. لە خولەکی 88 بە سوودوەرگرتن لە هەڵەی گۆڵپارێزی ئیندۆنیسیا عەلی جاسم ئەنجامەکەی بۆ شێرەکانی ڕافیدەین دوو هێندە لێ کرد و یەکەم گۆڵی نێو دەوڵەتی خۆشی با ئادرێس یەکەم هەڵبژاردەی عێراق تۆمار کرد. یاریەکەش بەم ئەنجامە و با سەرکەوتنی عێراق کۆتایی هات. شێرەکانی ڕافیدەین لە کۆمەڵی شەشەم لە پێشەنجی خاڵەکانی بۆ 15 خاڵی تەواو بەرز کردەوە. دوای یاری لەم قۆناغا سێشەمە لە بەسڕا بەرامبەر ڤێتنام دەبێت، دواتر یاریەکانی قۆناغی سێمی پاڵاوتنی مۆندیال ئەنجام دەدات. حوسێن محەممەد، کەناڵی پێام.